ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لەڵقەم شەوی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر حکومڕانیشی تەندروست و خزمەتی خەڵک بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان. هەنگاوەکانی چاکسازی لە ڕابردووە لە ئێستاشدا بە بڕیاری بەڕێز قوات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەستی پێکردووە. هەنگاوەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان لە ڕابردوو بڕیاری لێدرا، بەڵام کۆمەڵێک هەنگاو نرا و هەنگاوەکانی دوای ئەو بەسستێنرا. پێویستە هەرێمی کوردستان ئەم هەنگاوانە خێراتر بکە. ئاوڵاتیانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان لە پێناوی ئەوەی کە حکومڕانیشی تەندروستیان هەبێت دەبێ حکوومەت بیر لە کۆمەڵێک ڕێگاچارەی تەندروست و بەرژەوەندی خوازە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبکاتەوە بۆی کە ئەو گری و گازندانی لە ڕابردوو هەبوو لە ئێستادا ڕوبەڕووی حکوومەت هەرێمی کوردستان نەبێتەوە. هەنگاوەکانی چاکسازی تا چەندە گرنگن کێ دەبێ هاوکار بێ حکوومەت هەنگاوەکانی چاکسازی دەبێت چۆن بنێت ئەوەی کە لە ڕابردوو هەبووە تا چەند گرنگە لە ئێستادا خێراتر بکرێت. ئەو هەنگاوانی کێسە دەندێت لە هەندێک لە ناوچەی هەرێمی کوردستان پێویستە ئەمە گشتگیر بکرێت بۆ سەرجەم ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم تەوەرە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر ئەمیر نامیق مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە، هەروەها بڕیارە کە کاروانیاروی سکاندی دیاوپەیمانی کوردستان بەڕێزیشان لە کەلارەوە لەگەڵمان بن. دکتۆر ئەمیر سڕاو دەبێت سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم. هەنگاوی چاکسازی دیارە گرنگە بە حکمیەوەی کە ئێمە لە عێراق داین و هەرێمی کوردستان هەرێمەکە فیدرال سەر بە حکوومەتی عێراق. هەمووشمان نەزانین لە ماوەکانی ڕابردووە تاوەکو ئێستاش عێراق بەدەست گەندەڵیەشی لە ڕادە بەدەرەوە ناڵێنێ بەدەست ئەوەی کە زۆرێک لە بەرپرسانی نابەرپرس و هەروەها گەندەڵکار حکومەکەن. بەڵام تا ڕادەیەک هەرێمی کوردستان ڕاستە ینی گەندەڵی تیا بووە بەرپرسی ناتەندروست و نابەرپرسی تێدا بوو و حکوومەت بڕیاری لە کۆمەڵێک چاکسازی باشدا لە ڕابردوو و کۆمەڵێک هەنگاوی گرنگرا. بەڵام ئەم هەنگاوانە بەلای خەڵکی هەرێمی کوردستانەوە هێشتا کەمن و چاوەڕوانی زیاترەکەن. بە گشتی خوێندنەوەتان بۆ دۆخی حکومڕانی تەندروست لە هەرێمی کوردستان چۆنە دکتۆر ئەمیر؟ سڵاو لە ئێوەی ئازیز و بینەرانی کورسات. دیارە پرۆسەی چاکسازی پرۆسەیەکە بەردەوامی هەیە و بدەبێ بەردەوام بێ بە ڕۆژێک و دوو ڕۆژ ڕەنگە چارەسەر ناکرێ وەگە بمێ حکومەتی ڕەشید و تەندروستمان هەبێ دەبێ بەوردی بە دراسەیەکی ئەکادمیانەی زانستیانەی ورد بەردەوام بە پێی گونجاندن لەگەڵ هەرمبەرز و لەگەڵ قۆناغەکان لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەم لەگەڵ بنەما اقتصادیەکان کار لەسەرەوە بکرێتن و بۆ ڕەجل مناسب فی مەکان مناسب بۆ شوێنانە مەسەن دەستنیشان بکرێت کە پەیوەستە بۆ چاکسازی بۆ بنەمای اقتصادی بۆ هەموو سێکتەرە جیاوازەکان کە پەیوەندی بە ژیانی کۆمەڵاتی و گەشەکردنی حکومڕانی وڵاتەوە هەیە. لەسەر ئەوەی کە لە عێراقەوە کە گەندەڵی هەیە و گەندەڵی کەم و کوڕی هەبە، بەڵام حکومەتی عێراق لەبەر ئەوەی دەوڵەتە و دەتوانێت لە سندوقی نەدەوڵەتی بەشدار بێ و هاوکاری بکرێ و داهاتێکی زۆری لەبەردەستدایە ڕەنگە هەموو گەندەڵی کەم و کوڕیانە بەڵام نەبوو بێتە هۆکارێکی بە پێی پێویست هۆکار گواوی کە بەلایانی کەمەوە نەتوان موچی خەڵک بدەن. لەبەرەوە ڕەنگە باردۆخی ئابووری ئەوان بە تایبەتی فەرمانبەرانن لە ئێمە باشتر بێ. هەرتی ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان ئەو هەیە ئێمە لە سەرەتایی لە دوای ڕاپەڕینەوە کە حکومداری کراوە لە هەرێمی کوردستان بەداخەوە کۆمەڵێک بە بڵێن کێشە و تەنگژە و کەم و کوڕی هەبووە و گەندەڵیش هەبووە و بە پێی پێویست ڕەنگە نەشارەزایش هەبوو بێ بە تایبەتی لەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیا زەبەلاکانی عالەمی و ئیقلیمی کراوە ڕێن بەشێکی زۆری لە ئەنجامی بە هەڵە تەوقیعکردن یاخود سوودوەرگرتنی هەندێک مەسئولی نامەسئول ڕەنگە کێشەی بۆ هەرێمی کوردستان دروست کرد بێ. ڕەنگە ئەو دۆخانش کە شەڕی داعش و دابەزی نرخی دۆلار و کێشەکانی بینی هەرێمی بەغدا ئەوانە شۆکار بوون کە دۆخی هەرێمی کوردستان و حکومڕانی هەرێمی کوردستان بەرەو ئاراستەیەک ڕۆژ بە زۆر لە زۆرەکان تووشی جمود بوو. بەڵێ باشە، ینی دکتۆر ئەمیر منە بێەوە پرسم کاتێک کە حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاستە لە ڕابردوو ینی بە کۆمەڵێک هەوراز و نوشێ و بە کۆمەڵێک ینی هەم لایەنی ئەرێنی هەم نەرێنی شاتیە پەڕیەوە، بەڵام گرنگەوەیە کە ئێستا لە ڕابردوو نیەتێکە بوو بۆ پرۆسەی چاکسازی، نیەتێکە بوو بۆ بنبڕکردنی گەندەڵی، نیەتێکە بوو بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوە هەڵەکان کە لە ڕابردوو نرابوو. ئەمانە کۆمەڵێک هەنگاوی باشون بەلای خەڵکەوە و پێشوازی باشی لێکرا، بەڵام ینی بینیمان هەم سستی هەیە هەم ڕێگریش هەیە. حکوومەت چۆن نەتوانێت و حیزبیش چۆن نەتوانێت هاوکار بێ بۆی کە
هەم ڕێگریەکان لابەرێ هەم ئەم سستیە تۆزێ خێرا بکە بەڕاستی ینی دکتۆر میکانیزمەکە بێت چۆن بێ؟ بەداخەوە من میکانیزمەکە ئەبێ گشتگیر بێ ئەبێ یەک پارچە بێ کرۆنۆلۆژی هەمەلایەن نەبێ یانی ناکرێت ناوچەیەکی بکرێت ناوچەیەکی تر نەکرێت ناوچەیەک بکرێت بە فریشتە ناوچەیەک بکرێت بە گەندەڵستان بەو شێوازە نییە. هەرێمە کوردستان یەک پاکێجە گەر کەمە کوڕێبی لە زۆربەی زۆری شوێنەکان هەیە ئەگەر کاری باشکراوی لە زۆربەی زۆری شوێنەکان هەیە یعنی کە تۆ ئەگە دەتەوێت مەسەر بۆ نمونە بتەوێت کێشەی گۆمرجی خاڵستوریەکان چارەسەرکەی ناکرێت مەسەر لە پەروێزخان و باشباغ بیکەی لە ئیبراهیم خەلیل و حاجی عومەران نێکی یان لە ئیبراهیم خەلیل و حاجی عومەران بیکەی لە باشباغ و پەروێزخان نێکی کە بڕیار دە حکومەت بیکە مەفروضە بە هەموو شوێنەکان وەک یەک بێ. وە سیستیش دوو ئاراستی تێدا ئاراستی یەکەمیان بەداخەوە تا ئەو لەحزەیەش لە دوای ئەوەی کە دوو ئیدارەی هەبوو تا ئەو لەحزەیەش هەرێمی کوردستان تەنها و تەنها سێ سەرۆکایەتێکە و دیوانی وەزارەتەکانێکی گرتوێتەوە لە خوارەوە حکوومەتی لۆکاڵیە حکوومەتی لۆکاڵی هیچ تێکەڵ نەبووتەوە ئێستا دەڵێ زۆنی سەوز و زۆنی زرد لەبەرەوە تو سیرکە لە دێگەڵە بەرەو سلێمانی و گەرمیان و بتوێنی پشدەر شێوازە حکومڕانەکەی جیاوازە لە هەولێرەکەەوە حکومڕانەکە مەسەر پارتی بەڕێوەی دەباتە هەولێر دۆک و بادینان با بڵین ئەم شێوازە تاوەکو حکوومەتی لۆکاڵیش تێکەڵ نەبێتەوە هەندێک جار پەنجە درێژکردن بۆ سێکتەرێک لە سێکتەرە جیاوازەکان ئەگەر لە زۆنەکەی ئەو سنوورەکەی ئەو نەبێ وا دەزانین داخواما تۆمەتێکە بۆ ئەو لایەنە بۆ ئەو شوێن دەکرێ ئەبێ مەسەلەن بیری چاکسازی دەکەیەوە چاکسازی بەس بەتەنیا بریتی نییە لە کێشەی خانە نشین و مۆزەف زیادە کەمە دووبارە نییە خاڵە سنوورەکانی بەتەنها نییە چاکسازی دەبێت سیستەمێکی با بڵێن دراسە بۆ کراوە بێ بە هەنگاوی جددی و عملی بۆ بدرێەوە لە خۆ بردەیی تێدابی وە کەسانی تەکنۆقرات و شارەزە لە بۆرە جیاجیەکان بتوان سوودیان لەوەگرین سوود لە وڵاتانی با بڵێن دۆست و ئەزمون وڵاتە پێشکەوتەکان وەرگین خۆ داهاتێکی زۆری تا ئەم وڵاتە داهاتێکی زۆر لە وڵاتەیە بەڵام زۆر بەسەروبەری هەیە ئەو هەنگاوانە چاکسازی تا ئاستێک هەنگاوی زۆر باشە دڵخۆشکردن بەڵام زۆر شتیش نییە دەکرێت باشتر و دراست جوانتر و ڕێک پێکتر و بە بڵێن فرەلایەنەتر ئیشی لەسەر بکرێ. دەست خۆش دکتۆرە میر دواتر بە درێژی دێمەوە پرسیارێک لەسەرەوە کەمانی کاڵکردنەوەی ئەو هێڵەی کە هەمیشە پێی دەوترێت زۆنی سەوز و زەرد هۆکارەکەی چیەیەکێ لە پشت ئەمەوەی چی ئەتوانێت ئەم هێڵانە کاڵکاتەوە بۆی کە هەمومان لە هەرێمێکی یەکگرتووە وە چەسپا و لە بنەماکانی دیموکراسی و تەندروست حکومڕاندا ژیان بگوزارین. دواتر دێمەوە سەر ئەوە لەگەڵ بەڕێستە کاکاروانیار و ئیسکاندیدی هاوپەیمانی کوردستان کە لە کەلارەوە لەگەڵمانە کاکاروان سڵاو دەبێت باز لە حکومڕانیشی تەندروستەکەین لە هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی خەڵک ئەم حکومڕانیە تەندروستە دیارە لە ڕابردوو لە ئێستاشدا میشە گرفتی هەبوو بەڵام ئەوەی کە گرنگە چێ توانێت ئەم حکومڕانە تەندروستە بچەسپێنێت و چێ توانێت پاڵپشتی بکات و چێ توانێت لە زاخۆ تاوەکو خانەقین ینی ئەم جۆرە حکومڕانیە بەرجەستە بکات بەڕاستی کاکاروان فەرموو. زۆر سپاس. ئێمە لە ڕاستیە تەجروبەی حکومڕانی هەرێمی کوردستان لە دوای نەوەتویەک یەکەم تەجروبەی حکومڕانیە کە تەمەنێکی درێژی هەیە و ئەزمموی نزیکەی سێ دەیە هەیە و ئێمە ئەوەی کە گرنگە لە ڕاستیە تەجروبەکانی ڕابردوو ئەزمونەکانی ڕابردووی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەریان خست کە ئەم جۆرە لە حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە ئەم جۆرە لە سیستەمی بەڕێوەبردنەی کە لە هەرێمی کوردستانە سیستەمێکە کە خەلەلی تایەوە کە بۆ کوڕی تای بۆ ئێستا ئێمە لەم هەنوو مەرجە باسی مەسلەی چاکسازیەکەین و باسی چڕکردنەوەی هەوڵەکانی چاکسازی ڕاستەقینەکەین لە هەرێمی کوردستان. ئەم ئەزمونەی چەند ساڵی ڕابردوو کە ئێمە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان لە ڕاستیە جگە لەوەی ئێمە وەکو کورد لە باشووری کوردستان ئەزمونێکی درو درێژمان لەگەڵ حکومڕانی لەگەڵ بەڕێوەبردنانی و گەلێک بوونە بەردەوام ژێردەستە بوون و بەردەوام ڕوبەڕووی شەڕ و ماڵوێرانی بوونێتەوە ئەمە هۆکارێکی بوو. هۆکارێکی تری لە ڕاستیە ئەوەی کە نەیهێشتووە ئەم ئەزمموی حکومڕانیە یاخود ئەم سیستەمی بەڕێوەبردنەی کە لە هەرێمی کوردستانەیە بە تەواتی بخەم بڵێ و کەموکوڕەکانی چارەسەرکەوە قۆناغ بە قۆناغ ساڵ بە ساڵ بتوانێت بەرەو حکومڕانێکی تەندروست بڕوە ئەوە بۆ کە ڕوبەڕووی قەیرانی جۆراوجۆر بۆتەوە لە سەردەمانێکە ڕوبەڕووی شەڕی ناخۆ بۆتەوە کە ئەمە وای کرد ساڵانێکی زۆر مەسلەی دوو ئیدارەیی دروستکەوە لە زۆنی سەوز ئیدارەیەکە بێ لە زۆنی زەرد ئیدارەیەکە بێ و دواتر کە ئەم دوو ئیدارەیە یەکە خاتەوە ئەم دوو ئیدارە هەر یەکەم لە سنووری خۆی بە سیاسەتێکی جیاواز حکومڕانی کردووە بۆیە تۆزە کاتی ئەوەیەوە
تا ئێستاوە چەند ساڵ ئێمە نەمانتوانێت بە تەواوەتی وەکو لە پرسیارەکەی پێشوو جەنابشتا لە دکتۆر کرد نەمانتوانیوە کە ئەو هێڵەی هەیە لە نێوان حکومڕانی سنووری هەژبوونی سەوز و سنووری هەژبوونی زەرد تێکڵکەین وە حکومڕانێکی سەرتاسەری کوردستانی یەکگردوومان هەبێ. خاڵێکی تر ئەزمە سیاسیەکان بووە لە هەرێمی کوردستان لە ڕاستیە ئۆقرەی سیاسی نییە، استقراری سیاسی نییە، ناوبەناو ئێمە ڕوبەڕووی کۆمەڵی گرفتی سیاسی ئەبینەوە، قەیرانی سیاسی ئەخۆقێنرێ. ئەم قەیرانە سیاسیانەوە ئەکا کە لەبەرەوەی حکومەت لە حزبەکان پێکاتوە، حزبەکان پێکەنەری حکومەتن، حزبە سەرەکیەکان و لە پەرلەمانە فراکسیۆنیان وای کردووە کە حکومەت نەتوانێت بەباشی ئەدای کارەکانی بکە. یعنی ئێمە پێویستیمان بۆیە بەڕاستی ئەو ئەزمموی نزیکەی سێ دەیەمانەیە ئەبێ هەڵوەستەیەک بکەین و ئەبێ پرۆژەیەکی نیشتیمانی گشتگیر هەبێ بەبێ جیاوازی هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی کە لە حکومەت بەشدارن، ئەوانەی کە لە پەرلەمان فراکسیۆنیانەیە هەمووان بەیەکەوە دانیشین پرۆژەیەکی نیشتیمانی گشتگیرمان هەبێ بۆ چاکسازی ڕاستەقینە لە هەموو سێکتەرەکانی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان و پرۆژەیەک بێ پرۆژەیەکی ستراتیژی بۆ ئەوەی ئێمە قۆناغ بە قۆناغ درک بەوە بکەین، هەست بەوە بکەین کە ساڵ بە ساڵ ئێمە ئەتوانین باشتر کێشەکان چارەسەر بکەین. و کێشەیەکی گەورەی تر ئێمە لە ڕاستیە لە ڕابردووە حزبەکان کە حکومەتیان پێکێناوە و کارنامەی حکومەت کە چۆتە پەرلەمان پەسەند کراوە لە هەموو سێکتەرەکانە بە وردی باسی ئەوە کراوە کە چۆن ئیشەکرێ، کارنامەی کابینەکە ڕوونە لەبارەی هەموو سێکتەرەکان. بەڵام بەڕاستی ئەزمونەکان دەریاخست کە ئێمە لە بەڕێوەبردن لە حکومڕانی لە هەرێمی کوردستان پێویستیمان بەوەیە حکومەتی هەرێمی کوردستان ئیشی ئەوە نییە کە سی ڕۆژدارێک موچە بدەوایە ئێستا خۆشبەختانە ئەم موچەیەش چاکراوە. ئەم حکومەتە ئەبێ فەلسەفە و ستراتیژێکی ڕوونی هەبێ لە بواری پەروەردە، لە بواری تەندروستی، لە بواری چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان، لە بواری چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە فەلسەفە و ستراتیژێکی ڕوونی هەبێ. ئێمە کاکاڕێ ئەم کۆمەڵگای ئێمە کوردەواری ئێستا وردە ئێمە درک بەوە کەین کێشەی زۆر گەورەمانەیە و بەتایبەتی لە چەند ساڵانی ڕابردووکەم کێشانە هەبوو لە هەرێمی کوردستان، کێشەی کۆمەڵایەتی گەورەمانەیە، کێشەی قانونی گەورەمانەیە. باشە ینی کاکارۆم نەبێت لە جەناب بپرسم ینی ئەبێت کۆمەڵایەتی گەورەمانە بێمە وردە حکومەت هەرێم چارەسەری گرێدانەوەی سەرجەم ئەم کێشانە و ئەم گرفتانی کە ڕوبەڕووی حکوومەت هەرێمی کوردستان دەبێتەوە دەکرێت ئێمە بیبەستینەوە بە هەندێک هۆکارەوە کە بۆ نمونە زۆر جار دەوترێت پەیوەندی بە بەغداوەیە، زۆر جار دەوترێت پەیوەندی بە دابەزی نرخی نەوتەوە هەیە، زۆر جار دەوترێت پەیوەندی بە هێرشەکانی ڕابردووی داعشەوە هەیە. ینی ئێ باشە خۆکو جەناب دەڵێ حکوومەت هەرێمی کوردستان بۆ نمونەوە زۆریشمان درک بۆ واکەین و خەڵکی هەرێمی کوردستانی ژەمیشە دەڵێت حکوومەت هەرێمی کوردستان حکوومەتێکی ساوە نییە، چەند ساڵە لەسەر پێی خۆی وەساوە، دەبێ ئەولەویەت و استراتیژی کارکردنی دیاریکراوە، ینی ناکرێت بۆ ڕۆژەیە بۆ مانگێ بەرنامە دابڕێژە، دەبێ استراتیژەکەی درێژخایەن و دوورمەودا بێ و بتوانێت زاڵ بێ بەسەر ئەمانەیە. کەواتە ینی حکوومەت هەرێمی کوردستان گرفتەکانی لە دەرەوە بۆ نەهاتووە، هەندە گرفتەکانی ناوخۆیە. بەڕای جەناب لەم بارەوەڵێکی کاکاروان بەڵام من لە وەڵامی پرسیاری پێشوشتە باسم کرد. ئێمە ڕاستە ئەزمونونەکەمان ێسەر نابێ بڵێن ئەزمونێکی ساوایە و ئەم ئەزمونە لە هەر کۆمەلگایەکی پێشکەوتوو وایە لە هەر کۆمەلگایەکی تر وایە ئێستا تەواوی کێشەکانی چارەسەر کردبوو و ئێستا تەحولی کردو بۆ قۆناغێکی باشتر. بەڵام ئێمە وەکو باسم کرد ئێمە ئەستقراری سیاسیمان نییە. ئەستقراری سیاسی و کێشە سیاسیەکان وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان تووشی گرفتی گەورە بکە. یعنی بۆی ڕوونتر قسە بکەین ئەوەی کە قەیرانی دارایی دروست ئەکا حکوومەت نییە، بەڵام لایەنە سیاسیەکانن لەگەڵ بەغدا تێکی ئەدەن، لایەنە سیاسیەکانن ئیدعای ئابووری سربەخۆ ئەکەن، لایەنە سیاسیەکانن لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق لە قۆناغێکە پەیوەندیەکانیان ئاڵۆزە بێ، ئەبێ بەهۆی ئەوەی کە بودجە ببڕێ، ئەبێ بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان 7 ساڵ لە قەیرانێکی قوڵی دارایی بیەوە خەڵک تووشی نالەباری بکە لە گوزران و تووشی ئاستەنگی گەورەی بکە لە گوزران. یعنی ئەوە کێشە سیاسیەکانن کە کێشەی حزبەکانن کە حزبی حکومڕانن دێنە ناو حکوومەتەوە، دێت ناو حکوومەتەوە و ئەکا گرفت بۆ حکوومەت دروستکە. یەک کێشەی سەرەکی ئەمە ئەوە هەیە
زۆر جار کەمە باسمان کرد زۆنی زەرد و سەوز بەداخەوە هیوادارم یعنی لە چەند ساڵی داهاتووی نزیکە ئێمە ئەم قۆناغا تێپەڕێنین و ئەم دەستەواژەیە بە جۆرێک بتوانین حکومڕانێکی تەندروستمان نەبێ بتوانین کە ئاساوارەکانی دوو ئیدارەی بسڕینەوە بتوانین بە جۆرێک کار بکەین ململانە سیاسیەکان نێتە ناو پرۆسەی حکومڕانیەوە حکوومەت ئیفلیج نەکاوە کێشە بۆ حکوومەت دروست نەکا وا بکەین کە حکوومەتێکی سەرتاسەریمان نەبێ بەڕاستی ئەمەش پێویستی یەکەم بە عقلەتێکی گەورەتر هەیە عقلەتێکی کراوە هەیە ئەبێ سەرۆکی حکوومەت ئەبێ کابینەی حکوومەت ئەبێ حزبەکانی بەشدار لە حکوومەت گەورەتر لە ململانێ حزبێ بچووکەکان بیرکەنەوە گەورەتر لەو کێشانە بیرکەنەوە کە گرفتی بچووکن و ئەکەنە زۆر جار گرفتی گەورە بۆ حکومڕانی دروستکەن ئێمە لە ڕاستیە ئێستا یەکێک لە کێشەکانی کە دکتۆریش باسی کرد مەسەرەن ئەوەیە کە ئێمە پێداشنەوە بە ئستی خانەنشینی ئەکرێ یاخۆت معاش دەرماڵە ئەبڕێ دەرمان ئەمە کێشەکەی ئێمە نییە کێشە گەوراکەی ئێمە ئەوەیە کە هەنگاو بە هەنگاو پرۆژەیەکی نیشتیمانی گشتگیرمان نەبێ بۆ چاکسازی هەموو حزب و لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی پارتی گۆڕان کە حزبی سەرەکی لە حکومەت بەتەفق بن لەسەری کە چاکسازی ڕاستەقینە بکەن ئەم چاکسازیە بەوە ناکرێ یەکێتی لە سنووری خۆی با بڵێن لە فڵان شوێن چاکسازی ئەکا پارتی بڵێ من ئەمە ناکەم لەبەرەوە بکەم دەگدەر یا خەڵکم لێ عاجزە بێ ئەبێ پرۆژەیەکی سەرتاسەری نیشتیمانیمان هەبێ بۆ چاکسازی ڕاستەقینە و ئەبێ بگەین بۆ قەناعەتەی ئەم جۆرە لە ئەم سیستەمە لە بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان سیستەمێکە خەلەلی گەورەی هەیە کەم و کوڕی گەورەی هەیە ئێمە بەدیلی ئەمە تەنها ئەوەیە دانیشین حزب و لایەنە سیاسی سەرەکیەکان پرۆژەیەکی گشتگیری چاکسازی کاکاروانیانی بەڕاستی لەسەر ئەو مەسەلەی چاکسازیە و لەسەر ئەو مەسەلەی بۆ نمونە ئێستا هەندێک خزمەتگوزاری دەکرێت ینی خەڵک لە ڕابردووە لە ئێستاشدا هەمیشە و گلەیەکەن و هەمیشە ئەو توانجا گرنە حیزبەکان دەڵێن ئێمە کاتێکە لە هەڵبژاردنێک نزیک دەبینەوە دەبینین یعنی ئەم چالاکیانەی حکوومەت و حیزبەکان زیادەکە و هەموو باوەشمان پیاکەن و جادەکان چاکەن و کۆمەڵێک ڕێکاری باشە گرنەبەر ئێ باشە بۆ ینی دەبێ حیزب هەر لە کاتی نزیکبوونەوە لە هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن ئەم کارانە بکەوەکو بۆ نمونە تۆ جەناب کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستانی ینی کاتێککە دەچیتە ئەو شوێنی کە مەبەستە ناکرێت تۆ فشار بکەیتە سەر هەم حیزبەکەت ئەم حکوومەتەکە بۆ ئەوی کە بتوانێت حکومڕانی شوکو جەناب داماژەی پێکەوەکو دوکتۆر ئەمیری شوتی گشتگیر بێت و یەکسان بێ و دادپەروەر بێ بۆ هەموو خەڵکو بۆ هەرێمی کوردستانیش بەگشتی بەڵێ ئێمە لە ڕاستیە بۆی تۆزێ بە ئینسافەوە قسە بکەین و بە مطلقی شتەکان نەبینی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە سەرباری ئەو کەم و کوڕێ زۆرانە هەیە و سەرباری ئەوەی کە ئێمە ڕۆژانە هەموو مانگلیەکەین قسەکەی کە گەندەڵی بە شێوەیەکی خراپ تەشەنەی کردووە بێزارکردنی خەڵک بە شێوەیەکی خراپ تەشەنەی کردووە کۆکردنەوەی سەروەت و سامان لە پڕدەوڵەمەندبوونی هەندێک خراپ تەشەنەی کردووە بەڵام لە ڕابردووشە هەمومان نەوتێکمان لەبیرە کە ئەم وڵاتە ئازاد بووە ئیش کراوە بە جۆرێک لە جۆرەکان ئیشی باش کراوە بەڵام قسە جدیەکە لەسەر ئەوەیە ئەکرا دەهێندەی ئەماس 20 هێندەی ئەمە باشتر ئیش بکرایە من لەم شارەم لە گەرمیانم ئەکرا ئەو لە گەرمیان ئیشی باش کراوە بەڵام ئەکرا دەهێندەی ئەمە ئیشی باشتر بکرایە پرۆژەی باشتر بکرایە ژێرخانی گەورەی ئاوەدانکردنەوە لە گەرمیان دروست بکرایە بەڵام ڕاستەکەی حزب و لایەنە سیاسیەکان کە نزیکی بانگەشەی هەڵبژاردنە بنەوە جۆرێک لە نەرمی ئەنوێنن جۆرێک لە چاکسازی ئەەکەن جۆرێک لە باشکردنی خەڵکی ژیانی خەڵکە خەنە ڕوو ئەمە هەموو هێز و لایەنێکی سیاسی لە دنیا حەقێکی شەرعی خۆیەتی بەڵام گرفتەکە چییە؟ گرفتەکە ئەوەیە لە وڵاتانی پێشکەوتوو کە نزیکی بانگەشەی هەڵبژاردن دەبنەوە هێز و لایەنە سیاسەکانی بەشدار لە پرۆسەی هەڵبژاردن دێن بە خەڵکەڵێن ئەڵێن ئەمە ئەم باشیەمان کردووە ئێمە ئەم ئیشەمان کردووە ئەم دەست پێشخەری ئەم پرۆژەیەمان کردووە ئەم پێشکەوتنەمان خوڵقاندووە ئەگەر دەنگمان بدەنێن لەمە باشتری ئەەکەین لەمە چاکتری ئەەکەین بەڵام بەداخەوە ئێمە لە قۆناغێکین کە ناتوانینەوە بکەین کە نزیکی بانگەشەی هەڵبژاردن دەبینەوە ناچارین بڵێن فڵان کێشەتان بۆ چارەسەرەکەین موچەکە خراپە باشێکن کارەبەکە خراپە باشێکین هیوادارم بگەین بە قۆناغێک وەک باسم کرد ئیشی باش کراوە ئێمە نابێت بە مطلقی شتەکان ببینین سەردەمانێک 3 ساڵ لەمەوە بە ڕەنگە باسی هەڵبژاردنیش نەکرابێ پرۆژە کراوە ئیش کراوە و لە زۆر لە هەڵبژاردنەکان پێش هەڵبژاردنەکان ئیش باش کراوە بەشێک لەو ئیشانە لە ڕاستیە گەر ئێمە سەیری کەین لە ڕووی کولفە لە ڕووی ماوەی
تەوابوونەوە هی ئەوە نییە بڵێ لە پێش هەڵبژاردن بە چەند مانگێک تەواوی ئەوەیە کە بەشێک بووە لە تێگەیشتنی قوڵی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بریا ئێمە ئێستا بە دەنگدەرانی خۆمان وتایە بە کۆمەڵانی خەڵکمان وتایە ئێمە ئەم ئیشە باشانەمان کردووە ئەگەر دەنگمان بدەنێ پرۆژەمانێ باشتری کەین ئەوایە ئێمە ئێستا لەو قۆناغە بۆیان بەداخەوە لەو قۆناغەنی گرنگە وڵایەوە دەست خۆش بک کاروانندێ و خزمەت جەناب دوو کۆمەڵە پرسیاری دیکە دکتۆر ئەمیر ینی پێشتر باسمان لەوە کردوە ئێستا ژیانی قسەکە ئەوەیە کاتێک کە تۆ حکومڕانی پێک دێنی لە هەرێمی کوردستانەوە حکوومەت پێک دێنی ینی هەمیشە زانیومانە ینی حکوومەت هەرێمی کوردستان لە دوو لایەنی سەرەکی پێکاتووە کە ینی پێکێنەری و حکوومەتە بوو نەوی ژەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان اینجا هەندێک یە زولایانی دیکە بەڵام ینی کە ئەم دوولایەنە بەشدارن لە حکوومەت ئێخۆ دەبێت ینی هەموو قورسایی خۆیان بۆ هەرێمی کوردستان بێ بۆ سەررجەم ناوچەکان بێ بەدەر لەوەی کە تۆ وەکو جەنابیشت پێشووتر ئاماژت پێدا کە تاوەکو ئێستا بوونی زۆنی سەوز و زەرد هێشتا کاڵ نەبۆتەوە لە هەرێمی کوردستانە ئەم دوولایەنەوە حیزبەکانی دیکە تا چەند هۆکارن بۆی کە ئەم ڕوانینەوە ئەم دنیابینیە بەم شێوازە لە هەرێمی کوردستان بەردەوام بێ چێ ئەتوانێت ئەمە کاڵ بکاتەوە بەڕاستی دکتۆر ئەمیر دەست خۆش بۆ پرسیارەکەت من کەوا دەڵم ئەمە واقعە ینی واقعێکی تاڵە سەردەمی بەداخەوە سەردەمی شەڕی ناوخۆ و دوو ئیدارەی و حاڵتە دروست بوو بەداخەوە تا ئێستا ئەمە دەتوانم نەکاڵ نەبووەوە بە تۆخی وەک خۆی ماوەتەوە بۆ نمونە بە تۆ بڕۆ بۆ دۆڵی سواقولە لە بینی هەولێر و سلێمانی لە خلالی چەند سەد مەترێک دەڵێ ئەمە بازگی ئاسایشی پارتیە تۆزێکێتە دەڕووی ئەمە بازگی ئاسایشی یەکێتیە یعنی هەموو هێزە سیاسەکانە کە لە دەسەڵات بەشدارن بزوتنەوەی گۆڕان و هێزبلانە سیاسەکان ترە تێدا بەرپرسیان بەڵام بە دەرەجە یەک یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تێدا مەسئولن پارتی و یەکێتی دەبێت لە خۆبردووانە بیر لۆ بکەنەوە هەرێمێکی یەکگرتوو هەبی حکوومەتی لۆکاڵی تێکەڵ بکرێتەوە تا ئێستا دوو ئاسایشی جیاوازە تا ئێستا دوو ئاسایشی جیاواز بەفرۆز ئاسایشی هەموو خەڵکی کوردستان بێ وەکو پۆلیس بێ ڕاستە ئەوانە ئاسایشی خەڵکی کوردستانن داکۆچی لە کوردستان دەکەم بەڵام بۆ ئاسایش هاوڵەتێکی بێلایەن و هێزێکی سیاسیتریش نەتوانانی کارمەندی ئاسایش بێ و ئەفسەری ئاسایش بێ مەفروضە ئاسایش تێکەڵ بکرێتەوە ئەوە بۆ دەکرێت پارتی و یەکێتی بە هەنگاوی جدی و عملی بۆ بنێن بۆچی هێزی پێشبەرگی کوردستان تا ئێستا لیوای هێزەکانی هەفتاهشتا هەیە و فەرماندەی هەیە و فەلەک هەیە و زێڕەوانی هەیە و پاسەوانی هەیە ئەنوە ئەشکال ناو هەیە پێویستە هەمووی هێز سەکدارەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی وەزارەتی پێشبەرگە تەنزیم بکرێ جێشێکی نیشتیمانی هەرێمی کوردستان بێ هێزێکی منەظەمی بە دیسپلینی سەربازی بێ نەک هێزی فلان لایەن سیاسی فلان لایەن سیاسی بێ بە لەحظەیەک هەموو حاڵدەک دوور ببینن شەڕی ناخۆڕ و بدات کاتێک کە هێزە سیاسەکان با بڵێن هێزی سەکداریان هەبیتن و تا ئێستاوی مەسەرەن تو ببینە تەنها ئێمە چاکسازی لەوە کۆ نەکەینەوە موچی چەرخانشین دەبرێت چێ موچەی دووبارە هەیە وەرتو تۆ تا ئێستا وەرەسیر کە مەکتەبی سیاسی ئەحزابە سیاسیەکان بەشێک لەسەر کردایەتەکان فەوجیان بۆ چییە لیوای عسکەریان بۆ چییە ئەو لیوای معاشن موچێ لەو هەرێمە وەردەگرتن لەو حکوومەتە وەردەگرتن یعنی بۆچی تی باکە کە دە 15 کەس 30 کەس تا 50 کەس گریمان حیمای هەبێ بەڵام 1000 کەسی بۆ چییە 500 کەسی بۆ چییە تا ئێستا لیوای هەیە چۆ دەبێ مەسئولی سیاسی بزنسمان بێ کەسابەت بکە یعنی تۆ ئەبێگەت بتوێت چاکسازی بکرێت چاکسازەکان بەردەوام بێ دەبی بیر لەوە قۆڕخکاری نێبی بۆ کەتی تایبەت کاتێک مەسئولێکی سیاسی بزنس دەکا حتما کە دەستی دەسەڵاتی هەیە خەڵکێک لە کەتی تایبەتە و کەسێکی تر بێ کەسابەت بکە کۆمپانیایەکی تر لە دەرەوە یان لێرە بێ هاوبەش بێ ناتوانێت ئەو پشکانە بۆ ئەو بێ بگرە بە هەرزانتریش بۆی دەڕوا تۆ سیرکە لەسەر هاوڵاتی بات لە هاتوچۆ لە زەریبە لە عقارات لە تاپۆ لە ئاو کارەوە لە هەموو شتەکان تو زیاد کراوە لەسەر خەڵک بەڵام تووەرس لەسەر کەتی تایبەت باجەکان بە یەکسانی بە شێوەیەکی عەدالەت ئەو باجە وەردەگیرێ ئەو شێوازە بووە یعنی تو ئەگەر بتوێت ئینەمە الأعمال بالنیات ئێمە نەتی خۆ دکتۆر ئەمیری واقعی گلەیەکانی خەڵکیش لەمەوە سەرچاوی گرتووە ینی خەڵک بۆیە گلەیەکان لە حکومڕانانی هەرێمی کوردستان و لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ینی بەشێک لەم نادادپەروەریە و لەم نەعەدالەتیە کە بۆ نمونە لە هەندێک ناوچە و لە هەندێک زۆر جاریش لە زۆربەی هەرێمی کوردستان ینی بەرجەسە ئەکرێت چۆن ئەتوانرێت ینی ئەم داخوازیانی خەڵک بکرێتە واقع و تا ڕادەیەک بۆ نمونە ئێمە وەکو چۆن بەکارکاروانی شەمون بەس سەروبەندی هەڵبژاردنەکانە نەبێت کە بەدەم خەڵکەوە بین یا بە گشتی لایەنە سیاسەکان چۆن ئەتوانن لە واقعی ژیانی خەڵک تێبگەن و هەمیشە لەگەڵ ئازار و مینەتەکانی خەڵکا بژین بەڕاستی توانیویان ئەوە بکەن یان نەخێر من پێم وایە تێدەکەن لە واقعی خەڵک بەڵام
هەندێک جار هەوڵدەن تێنەگەن لەبەرەوەی ئێمە دەبێ واقعەکە وەک خۆی سیر بکەین. یعنی تۆ سیر کە باس بکرد باج و دەرانباج و زەریبە و لە کۆمەڵەش لەسەر هاوڵاتی ئاسایی زیاد کراوە. نرخی نەوت زۆر بەرز بۆتەوە. بەش شەڕی داعش نەماوە. کۆرۆنا ڕاستە و فترێ تۆزە گەشێک کرد وەکو پێشان زۆر نییە بەو شێوازە. لە هەندێک لێرە و لێوەندە جار یارمەتی دەدرین عێراق پارەمان بۆ دەنێری بەشێک لە هاوپەیمانان نەختێکشت دەنێرێ بۆ هێزی پێشمەرگا کەچی سیر دەکەی هەندێک جار بنەمای اقتصادی هەر بەرەوخراپی ڕۆیشتووە وەکو باسی بکرد ئێمە پرۆسی چاکزانسی با بڵێم یاسای بۆ دەرچووە بەردەوامی هەیە و بەردەوام دەبێ بەڵام ئەگە بمانەوێ پرۆسە چاکسازیەکە ئەنجام بدرێ بەڕاستی مەفروزە لە سەرەوە دەست پێ بکرێت نەک لە خوارەوە ئەوەی ئێستا کە هەست پێ دەکرێت زیاتر بۆ خوارەوەیە لەسەر خەڵکی هەژار و فەقیرەکەیە خودت ناڵ بگەن خەڵکی گەندەڵیش گرتوتەوە بەڵێ کەسێک بۆ دوو موچی هەبێ کەسێک یەک ڕۆژ وەزیر نەبووە بەڕێوەبەری گشتی نەبووە بۆچی بۆ پلێخانچی کرای بەڵام ئەگە تێکۆشەرێکی ماندوورە ناسی ڕێزەکانی کوردایەتی بێ لەسەر دەمی شاخەوە پێشبەرگە ببێ و قوربانی دابێ بەڵێ شایستەی هەموو ڕێزێکە بەڵام بەو ناوە نات و دەکرێت موچەی باش بێ ژیان و گوزەرانی باش بێ بەڵام بۆچی بۆ من لەگەڵ ئەوەم کەسێک گەندەڵە موچەی دووبارەی هەیە کەسێک حەقی ئۆپلێنی هەموو ئەوانە نۆرمالە بەڵام تو بکە من دەڵێم پێویستە لەسەرەوە دەست پێ بکە وەرە تۆ لە ئاستی مەسئولەکان و لە ئاسی وەزارەتەکان و لە ئاستی هەموو ئەوانەی کە بەڕاستی دەست ڕۆیشتون بە تایبەتی کەتی تایبەت ئەو کە تایبەتە لەوەرە بڕۆ دراسی بکەوە چەند عقود کراوە کە بەڕاستی هەڵی تێدا چەند عقود کراوە کە ڕەنگی گەندەڵی زۆر گەورەی تێدابی وەرە ئایا باج و دران باج سیستەمی باج لە کەتی تایبەت لە هەموو کۆمپانیەکان لە مستەوای ئەو داهاتە زۆری کە دێتە دەستیان وەردەگیری ئەو داهاتە بە حکومەت دێتەوە پێم وانییە مەسەلەن ڕەنگە وەکو یەک نەبێ و بەشێکی زۆر لەو کۆمپانیانە بە عەلەمی خەڵک بازەکە دڵەوە کۆمپانیە فڵانە مەسئولە یان فڵانەکە هێزی سیاسی شریکە ئەمە لە فڵانە شوێنە ئەمە خراپە گە تو بتێوە دەستی پێ بکەی ئەبێ چاکسازی لەسەرەوە بۆ خوارەوە بی نەک لە خوارەوە بۆ سەرەوە بی کاتێک کە تۆ لە خوارەوە دەست پێکەی وەگە وایە کە تۆ ماسیەکەت کردی و ماسیەکە سەری بۆ گەری کرد بەڵام کەلکی دەبڕی سەرەکە بۆ گەری کرد کەلکی دەبڕی ئێمە گە بمانەوە خۆمان چاک بکەین دەبی دەست لە جەرجی خۆمان بنین لە هەموو سێکتەرە جیاوازەکان با بڵێن چاکسازی بکرێ سەرچاوەی داهات لە هەموو هەرێمی کوردستان بەبێ جیاوازی حزبێکی سیاسی دەست نەخاتە ناو یاخود مەسئولێک دەست نەخاتە ناو گەندەڵی و بێ احتیکار بکە بۆ ڕینەفتی هەبێ مەسفای هەبێ لە گوبرگەکان شریک بێ بێ وەکو باسە هێزی سەربازی هەبێ دکتۆر ئەمیر یعنی نەوێ پرسم یعنی سەرچاوەی داهاتی هەموو هەرێمی کوردستان بچێتەوە وەزارەتی دارایی یعنی ئەم هەنگاوە گرنگانی کە جەناب دامەژی بێتی چکەم بەڕاستی هەنگاوی زۆر گرنگن ئەم هەنگاوانەش تەنها بەلایەنێک یاخود بە کەسایەتیەک ناکرێت پێدوانی ینی کۆمەڵێک مؤسسەی گرنگتر لە هەرێمی کوردستان هەن کە بە تایبەتی بۆ نوێ مؤسسەی قەزای مؤسسەی پەرلەمانە و کۆمەڵێک دام و دەستگای گرنگتر پێدوانی ئەمانش دەبێت ڕۆڵیان هەبێ و تا ڕادەیە کاریگەری خۆیان هەبێت و فشاریان هەبێت یعنی ئەوانە ڕۆڵیان پێ دوایە ئەگەر هەندێک فشار بکەن ئەتوانن ڕۆڵ بژێڕن ئالەم پرۆسەی کە جەناب دامەژی پێدی ئەخەوەی کە تۆ ناو تێنا ئەمانە مەسەلەن من نەکرد ئەو شوێنی کە تۆ ناو تێنا بەڕاستی ئەمە واقعێکە بەداخەوە واقعێکی تاڵە من خۆشەوە کە کادیرێکی حزبیم بەداخەوە مەسەلەن قەزا و دادوەرە بەڕێزەکان سیستەمی قەزا زانکۆکان مؤسساتی پەرلەمانی مؤسساتی حکومی دەتوانن هەتا ئاستێکی زۆر سەربەخۆ بن حزب سیاسەکان پارتە سیاسەکان دەست دۆر نادەن ناو کاروبارەکان مەسئولەکان تەلەفۆنێک ناکەن ئەم دۆسیە چۆن و چۆن بە شێوازێک بڕ بە چ ئاقارێکدا بڕوە یعنی ئەگە بمانەوێ بەڕاستی هەموو سێکتەرە جیاوازەکان مؤسساتی قانونی یاسا سەروەر بێ من پێم وایە بەشێکی زۆر بە تایبەتی یاسا سەروەر بێ دادوەرە بەڕێزەکان من حاکمەکانمان دەستیان کراوە بێ خەڵک دەخول لە ئیشکارەکانەکە من پێم وایە زۆر شتی باش دەتواندری هەنگاوی بەهایش بۆ بەهایژرێ بەڵام ئایا یاسا لە وڵاتی ئێمە سەروەرە ئایا ئەو بڕیارانێکە لە پەرلەمان دەرەچێت ئەو یاسانێکە دەردەچێت تا چەند دەچێت بواری جێبەجێکردن لەمپەری بۆ دروست ناکرێ تەنان بڕیارەکانی حکوومەتیش هەندێک جارێ بڕیاری زۆر باش دەرەچێت لەمپەری بۆ دروست ناکرێ بە تاکید لەمپەر دروستکردن هەیە ئەگەر بمانەوێ چاکسازی بکەین چاکسازی دەبێت گشتگیر بێ فرە لایەنە بێ هەمە لایەنە بێ لە سەری هەمووشیانەوە دەبێت قووەی ئەمنی داخلی یەک بکرێ هێزەکان بێتە هێزێکی نیشتیمانی حکوومەتی لۆکاڵی تێکەڵ بکرێتەوە نابێت چیتر ناوی زۆن هەبێت زۆنی سەوز و زۆنی زەرد ئەبێت تێکەڵ بکرێتەوە نابێتە ئەو ئاستەی ئیتر خەڵک ینی بۆ نمونە لە هەولێر بژی ئەگەر پارتی نەبێ
هەست پێ بکە هاوڵاتی ئەو وڵاتە نێوەگە لە سلێمانی بژی ئەگەیچێتی و گۆڕان نەبێکە لە حکومەت بەشدارن ئیتر هاوڵاتی ئەو وڵاتە و هەرێمی کوردستان نییە هاوڵاتیەک لە پارتیەک لە سلێمانی مەفروزە بەش وڵاتی خۆی بزان هەرێم بە وڵاتی خۆی بزان یەکێتێک و گۆڕانێک و لایەنێکی سیاسی تر ئیسلامیەک بێ لە هەولێر و دۆک ئەبێ ئەو وڵاتە ئەو شارە بەی خۆی بزانێ لە خۆی بە بێگانە نەزانێ خۆی بە مواطن دەرجە دوو نەزانێ هەرێم پێویستە هەرۆکی هەرێمی هەمووان بی سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆکی پەرلەمان سەرۆکی با بڵێن هەرێمی کوردستان وەزیرە بەڕێزەکان ئەبی هەموو هەرێمی کوردستان بن نابێ ئیناوچەیەک و شارێک و با بڵێن زۆنێکی جیاواز بن دەست خۆش دکتۆرە میر بەڵێ کاگ کاروانیاریۆز یعنی بۆ نمونە ئێستا کۆمەڵێک هەنگاو دەستی پێکردو بە دیاریکراوی هەنگاوەکانی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە ناوچەکانی سلێمانی واروەها لە مەرزەکانی ئەم ناوچەیە کە ئەمە تا ڕادەیەک لەلایەن خەڵکەوە بەشێکی خەڵک ینی خۆشحاڵن بەڕاستی پێدوانی ئەم هەنگاوانە وەکو دکتۆرە میری ژاماژەی پێدا وەکو خەڵکی کەژ ینی بەڕاستی داوایەکە ینی دەڵێ ئەمانە دەبێ گشتگیر بن هەموو هەرێمی کوردستان بگرێتەوە هەموو ناوچەکان بێ جیاوازی بێت چکە ئەگەر ئەمە لە ناوچەیە بکرێت ناوچەیشی دیکە نەکرێ بەڕاستێمە بنبڕ نابێت ینی ئەم هەنگاوانە چۆن لێگەدەنەوە و چۆن پاڵپشتیەکەن و دەبێت چۆن پەری پێ بدرێم هەنگاوانە بەڕاستی کاکاروان بەڵێ پێشەوەش بەسەر وڵامیەوە پرسیارە بۆ مەسلەی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەوەی خستنی هێزە ئەمنیەکان و ئەو پایانەی کە گرنگ نەتوان حکومڕانیە خەن اقتصاد و دوای اقتصاد هێزە جێشە ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستان یەکێک لە کێشەکان تا ئێستا یەکێتی و پارتی نەیانتوانێ هێزەکانێک خەنەوە نەبوونی سقەیە پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا ئێمە بە چ سقەیەک ئەم هێزانەی کە هەیە تۆی خێتە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەوە خێتە ئەو چەترە یەکگرتووی کە هەیە زەمانەت چییە کە دواتر ئەم هێزانە لە هێزی دوو حزبەوە ناکرێت بە هێزی یەک حزب بۆ مۆنۆپۆڵ ناکرێت لەبەرەوە زەمانەتە گەورەکەوەی کە باسم کرد ئەبێ ئێمە دامەزراوەکانمان لە هەرێمی کوردستان بن بە دامەزراوەی نیشتیمانی مەسلەی چاکسازیش بێ بە پرسێکی نیشتیمانی گشتگیر بۆ مەسلەی ئەو چاکسازیانەی کە جێگری سەرۆکی حکوومەت دەستی پێ کردووە من لەگەڵ هەموو هەنگاوێکی چاکسازیە ئەم هەنگاوانە کاریگەری خۆیان نەبێ ئەگەرچی هەنگاوەکان ڕەنگە لێرە و لێ بن و هەنگاوی گشتگیر نەبن بەڵام ئێمە بتوانین ئەم هەنگاوانە بکەین بە ستراتیژێکی نیشتیمانی گشتگیر و نەفەسمان درێژ بێ لەگەڵەیە هەنگاو بە هەنگاو و سوور بین لەسەری جددی بین لەسەری ئەتوایی ڕنگدانەوەی گەورەی لەسەر ئەوە بێکە ئێمە کێشەکانمان وردەوردە چارەسەرکەین و لە داهاتوودا حکومڕانێکی تەندروستمان هەبێت یەکێک لە کێشەکان لە دوای سێکتەری نەوت مەرزەکان دەواازە سنووریەکان لەو شوێنن کە زۆرترین پۆخڵەوات و گەندەڵی تایە دوای مەلەفی نەوت دوای ئەو شوێنانەی کە نەوتی تایە مەرزەکان بۆ بە شوێنی گەندەڵی بۆ بە شوێنی قاچاقچێتی و بۆ بە شوێنی ئەوەی کە لە پڕ خەڵ دەوڵەمە نەبێ لە پڕ بوادی ئەکسپایر دێتە وڵاتەوە لە پڕ ئەبینین کە هەندێک کارەکرێ هەم کاریگەری لەسەر کۆمەلگا بێ و هەم کاریگەری لەسەر ئابووری و بازاڕە بێ ئێمە پێویستیمان بۆیە سیستەمی بەڕێوەبردننی مەرزەکان سیستەمی گوبریکی و سیستەمی مامەڵەکردن لەگەڵ مەرزەکان مەرزە سنووریەکان سیستەمێکی گشتگیری کوردستانی بێەوە یەک سیستەم بتوانێت هەمووی بەڕێوە باوە سیستەمێک بێ زمانی ئەوە بکە لەم مەرزانەوە قاچاقچێتی نەکرێ لەم مەرزانەوە مەواد و خواردنی کسپایر و بەسەرچوو خراپ و بێکوالیتی نێتە ناو هەرێمی کوردستانەوە ئێمە لە ڕاستیە کێشەکانمان زۆرن لە هەموو شوێنەکان کێشەمانەیە هەر سێکتەرێک دەستی بۆ ئەبەی کێشەی هەیە سێکتەرێک بۆ سێکتەرێکی تر کێشەکانیان بە شێوەیەکی ڕێژەیی کەمە یا زیادە جیاوازەکان ئەوەیە ئەمە نیشانەی چییە نیشانەی ئەوەیە ئێمە لە ڕاستیە سیستەمی بەڕێوەبردنمان و ئەو شێوازەی ئەو سیستەمەی کە ئێمە ئیدارەی پێکەین و حکومڕانی پێکەین سیستەمەگە پێویستی بە چاکسازی ڕاستەقینە هەیە پێویستی بەوە هەیە چاکسازی بنەڕەتی تیا بگرێ بە پینەوپەڕۆ چارەسەر ناکرێت پینەوپەڕۆ سەردەمێکت با وەختێکت با دواتر لە شوێنێکی تر بە شێوەیەکی خراپتر سەر هەڵەداتەوە ئێمە ئەبێ ئەم هەنگاوانەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بە سەرەتا بە دەستپێک بە هەنگاوی جددی بەنێتی جددی ببینین بۆ چاکسازی ڕاستەقینە و ئەمە هاندەرێک بێ ئەم هەنگاوانە هاندەرێک بێ بۆ ئەوەی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بەشێکین شەریکی ئەساسی لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم چاکسازیانە لە منتەقەی خۆمانەکەین هەنگاوی باشە بەڵام باشتر ئەوەیە ئێمە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دانیشین
بڵێن وەرن ئێمە کارنامەیەکی یەکگردوویمان هەیە لەم کابینەیە لەم کابینێ هەمومان شەریکین با هەمومان متفق بین و اتفاقین لەسەر ئەوەی پرۆژەیەکی گشتگیری چاکسازی ڕاستەقینەمان هەبێ و ئەو کاتە ئەتوانین لە زاخۆوە تا خانەقین ئێمە ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین و ئێمە وا بکەین چاکسازیەکە بەبێ جیاوازی هەمووی بگرێتەوە ناکرێ ئەم چاکسازیە من بگرێتەوە یەکێکی تر نەگرێتەوە یەکێکی تر بگرێتەوە من نەگرێتەوە ئەبێت چاکسازیەک بێ و بێ کۆمەڵی ئجراعات بێ نەفەسمان لەگەڵ یا درێژ بێ و گوێ نەدەین بە فرازادی لاوەکی گوێ نەدەین بە کاریگەری لاوەکی بە یەک ئاست و بە یەک شێوە بە شێوەیەکی دادپەروەرانە جێبەجێ بکرێ لەبەرەوە ئێمە گرفتی سەرەکیمان بەڕاستی جگە لە مەترسیە دەرەکیەکان کە زۆر جار دروسە بێ لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان لە سوور ئەم ئەزمونە حکومڕانیەی کە لە ئەم قوارەی لە باشووری کوردستانەیە جگە لە مەترسیە دەرەکیەکان کە نەیارەکانمان کە دوژمنەکانمان دروستەکەن مەترسی هەرە گەورە ئەوەیە ئێمە لە ناوخۆی خۆمان نەمانتوانێت چاکسازی بکەین یەکێک لە تێبینیەکان یەکێک لە ڕەخنەکان یەکێک لە گلەیەکانی وڵاتانی دۆستمان ئەو وڵاتانەی کە لە ڕووی تەنمیەوە لە ڕووی هاوکاریکردنەوە لە ڕووی بژانەوە هاوکاری هەرێمی کوردستانەکەن هەمیشە تێبینی جدیان ئەوە هەبووە هەمیشە گلەی جدیانەوە هەبووە و زۆر جار حەزەری ئەویان کردوکە لە ناخۆی هەرێمی کوردستان پێشێرکاری یاسا هەیە لە ناخۆی هەرێمی کوردستان پێشێرکاری هەندێک جار مافی مرۆڤەیە و لە ناخۆی هەرێمی کوردستان جۆرێک لە گەندەڵی هەیە کە کاریگەری گەورەی دروست کردووە کەواتە ئەمە کاریگەری هەیە ئەگەر ئێمە حکومڕانیشی تەندروست نەکەین و خزمەتی خەڵک بە باشی نەکرێت لە هەرێمی کوردستان دۆستەکانمان بە دیاریکراوی و زلێزانی کە هاوکاریمانەکەن و جەنابە دەڵێ نیگەران بن لێمان یاخود تۆزە پاشەکشە بکەن لێمان دوورکەونەوە بەڵێ من پرسیارێک لێەوە لە هەموو خەڵکەکەم لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەو بەیاننامانەی ئەو لێدوانانەی ئەو قسانانەی کە کراوە ڕخ نەبوون گلەیی بوون و سەرزەنیش بوون لەسەر کەم و کوڕیەکانمان لەسەر پێشێرکاریەکانمان لە بواری مرۆڤ لەسەر گەندەڵیەکان ئەوانە زۆر بوون یاخود ئەو بەیاننامە و لێدوان و قسانەی کە پشگیری هەرێمی کوردستانی کردووە ئەگەر واش نەبێ زۆر جار ئەمە کراوە بە بیان و وڵاتان ڕێکخراوەکان دۆستەکانمان ئەمەیان کردووە بیان و فڵاشتان بۆ ناکەین لەبەرەوە نەتانتوانێت چاکسازی بکەین ئێستا یەکێک لە تێبینێجیەکانی ئەمریکیەکان هاوپەیمانان لەسەر پڕچەکردنی هێزی پێشمەرگە لەسەر ئەوەی کە هێزی پێشمەرگە بکەن بە هێزێکی پڕچەک و هێزێکی مەشق پێکرا ئەوەیە پێمانەڵێن ئێوە ئەم هێزانە هێزی حزبین ناتوانین ئێمە ئەمەتان بۆ بکەین تا زمانی ئەومان بۆ نەکەن ئەم هێزانم بە هێزێکی نیشتیمانی و ئەم هێزانە لە ململانەی ناوخۆی هەرێمی کوردستان بەکارنێت لە ئەوە بەکاربیە کە پارێزگاری لە قوارەی هەرێمی کوردستان بکە پارێزگاری لە ئارامی و ئاسایشی خەڵکی کوردستان بکە و هەرێمی کوردستان بپارێزێت لە مەترسی تیرۆر و لە مەترسیە دەرەکیەکان لەبەرەوە گەر تێبینی بکە زۆر جار ئەم هاوکاریانەی ئەمریکیەکان و هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگە بۆ لیوان مشتەرەکەکانە بۆ هێزەکانی هەفتا و هەشتانیە ئەمە قسەیەکی جدیە بەڵام بیانوی جدیش هەیە ئێمە بە چ زمانێکەوە بە چ نیەتێکەوە ئەم هێزانە تەسلیمی یەکتری بکەین نە ئێمە تەسلیمی پارتێکەکەین و نە پارتی تەسلیمی ئێمەکە ئەمە هێزانە تەسلیم بکەین تەجروبەکانی ڕابردوو سەلماندویانە هەر هێزێک لە هەرێمی کوردستان هێزی چەکداری نەبێت اقتصادێکی بەهێزی نەبێت ناتوانێت حکومڕانی بکات و لەبەرەوە ئەم هێزانە ئێمە بە چ زمانێکەوە تەسلیمی وەزارەتی پێشمەرگە بکەین و لە ماوەی ڕابردوودا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هێزی سەرەکی پێکەنەری حکوومەت کە پارتیە و سەرۆکی حکوومەت ئەو دڵنیایی دروست نەکردووە ئەم کابینە بەڵە دیارە پەیوەندەکەمان لەگەڵ کاکاروانی یاروز پچڕا کاک دکتۆر ئەمیری نامیقانی ئێمە پرسم وەکو کاکاروانی ژامەژەی پێدا ئێمە گەر بۆ نمونە ئەم لایەنە سیاسیانە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر حکوومەتێکی تەندروست نەبێت و حکومڕانیشی تەندروست نەبێت و مافی خەڵک بە تەواوەتی لە چوارچێوەی دیموکراسیدا بەرجەستە نەکات وەگەر ژیانی خەڵک ژیانێکی ئاسوودە و خۆشگوزەران نەبێت پێ دوایە ئێمە دۆستەکانمان هەمیشە لەسەر هێڵە بن بۆی هاوکاریمان بکەن چکە ئەوان دەیانەوێت خەڵک و حکومڕان و لایەنەکان متمانەیان هەبێ و هەموو لایەنەکان هەرێمی کوردستان یەکگرتوو بن کۆتا قسەی جەنابەت چییە لەمڕۆ دەبێت چۆن ئەم ڕێڕەوە ڕاست بکەینەوە لە هەرێمی کوردستان و کێ دەبێت پاڵپشتی ئێمە بێت فەرموو پرسیارەکە دەست خۆش بۆ پرسیارە ئەو چێشەی ئێمەیە
تا ئێستا ئێمە چاومان لۆیە دۆستەکانمان دووبار دەکەینەوە بەڵام ئایا دۆستەکانمان لێمان ڕازین دۆستەکانمان گلەیان لێمان نییە ئەمە خلالی ئەوەندە ساڵە کە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبین توانیمانە کێشەی ئێمە لە دوای با بڵێن ئەنفال و چیمیاباران بە تایبەتی کۆجڕەوەکە و ئەو بڕیارانەی کە ناوچەی ئامینە بۆ ئێمە دانرا ئەمان دانرا هێڵی 36 توانیمانە دۆژەڕەوای کورد با بڵێن لە دۆسی ئینسانیەوە لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی بەزەییەوە بکەینە دۆسەیەکی سیاسی کە کورد مافی خۆیەتی خاوەنکیان و قوارەی هەبێ بۆ کورد مافی خۆیەتی وردە با بڵێن حەقی دەوڵەتی هەبێ تا ئێستا گەورەترین ململانە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە لایەنە سیاسەکان بە جۆرێک هەڵمەتی یەکتر شکاندن پەیڕۆ دەکەن لە سایتە سێبەرەکان و سایتە ئاشکرا و نائاشکرەکان لە سۆشیال میدیا هەندێک جار لە کەناڵ ئەعلامەکانیشیان بە جۆرێک بڵێن هەنگاوەکانە بەرامبەری یەکتریە یعنی بیر لەوە دەکەنەوەی وا تەسەووڕ دەکەن ململانی سیاسی لە پرۆسی دیموکراسی و لە خەباتی دیموکراسی یەکتر لەناوبردن ئەمە زۆر خراپە بێ ئەمە لەوە تێبگەین یەکتر لە ناو نابین یەکتر تەواو دەکەین تاوەکو هێز لایەنە سیاسەکان ئاشتەوایی نیشتیمانی و حزبێکی سیاسی لە ناو خۆی ئەبێت تەبابێ یەک ریز بێ لایەنە سیاسەکان ئەبێت یەک گرتو و یەک ریز بن ئەگە یەک ریزی هەبوو ئەگە تەبایی هەبوو ئەگە ئارامی و هێمنی هەبوو ئەگە بەرنمەیەکی دراسە بۆ کراو هەبوو بۆ چاکسازی کێسە بەرنمەیەک هەیە بەرنمەیەکی باشە بۆ چاکسازی پێ با دۆستەکانیشمان پشتیوانمان دەبن بەڵام ئێمە ئەگە یەک ریز نەبین بەرنمەیەکی هەمەلایانەی گشتگیر بۆ هەموو هەرێمی کوردستان و سیستەمی دەوڵەتداری و حکومداری هەرێمی کوردستان نەبێ من پێم وایە دۆستەکانیشمان نەک پشتیوانمان نابن پشتمان تێ دەکەن ئەوە تا گۆڕانکارەکانیش زۆر خێرایە ئەوە تا ئەمریکیەکان و هێزەکانیان سعب دەکەنەوە ئەوە تا عێراق دۆخی زۆر ئاڵۆزدایە ئەوە تا ئێران و تورکیا کۆمەڵی قەیرانەندا هەیە بە تاکید بە سووریاشەوە بە تاکید هەموو قەیرانانە هەموو دۆخە سیاسی و اقتصادی و ئابوووریانەی کێشە ئەمنیانەی کە هەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستانیش دەبێت و دۆخی ئێمە بە ئاراستەیەکی باشدان ڕۆ ئەگەر زوو خۆمان نەکەوین دەستەکانی خۆش بە دکتۆر ئەمیر بەڵێ کاکاروان دوا سەرنج و پەیامی خۆتمان پێ بڵێ جەنابیش سوپاس دەکەین بەڕاستی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان ئەزمونێکە هەزاران شەهید و قوربانی و ئەنفال و کیبەبارانی بۆ دراوە ماڵ بە ماڵی هەرێمی کوردستان باشووری کوردستان قوربانی داوە بەدیهێنانی ئەم ئەزمونە بەڵام خەڵکی کوردستان لە ڕاستیە چاوەڕێی حکومڕانیەکی شایستەتری لێمە کرد چاوەڕێی حکومڕانێکی باشتری لێمە کرد چاوەڕێیە کرد کە گوزرانێکی باشتری هەبێ و چاوەڕێ کرد کە ئەو حکومڕانەیە کە لە هەرێمی کوردستانە بوو نمونەی حکومڕانێکی تەندروست و حکومڕانێکی پێشکەوتوو بێ ئێمە لە ڕاستیە سەرباری ئەم ڕاستیانە ئەزمونەکانی ڕابردوو سەرباندیان بەدیل تەنها ئەوەیە ئێمە چاکسازی ڕاستەقینە بکەین و ئەو ئیشە باشانەی کە ئەم حکوومەتە کردوێتی لە لایەکدادین و ئیشە خراپەکان کەم و کوڕیەکان و ئەوانەی بەشێک لە کەم و کوڕەکان خودی سیستەمەکە دروستی کردو بەشێکی لە ململانە سیاسیەکان و بەشێکی لە ململانەی حزبەکانەوە توت ناو حکومڕانی یاخود سەبەب بووە بتوانین ئەمانە چارەسەرکەین و بتوانین لە قۆناغی داهاتوو هەموو هێز و لایەنە سیاسیەکان پرۆژەیەکی نیشتیمانی گشتگیرمانە بێ بۆ چاکسازی ڕاستەقینە بۆ نەهێشتنی ئاساوارەکانی دوو ئیدارەیی و جۆرێک لە دڵنیایی دروست بکەین لە داهاتوودا هەموو لایەنە سیاسیەکان دەستورێکی کوردستانی دیموکراسی هاوسەنگمان هەبێ بۆی ئەم دەستورە ببێ بە زامنی ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان سڵێکتری نەکەنەوە بتوانین هەم هێزەکانی پێشمەرگە ڕێک بخەینەوە هەموو دام و دەستگاکان ڕێک بخەینەوە و دەستورێک بێ هەموو لایەن و سیاسەکان ئەوە پێکاتە سەرەکی ڕەسەنەکانی هەرێمی کوردستان لەسەری متتەفق بن بۆیە ئێمە لە قۆناغەکان خەڵکی کوردستان نابێت لەمە زیاتر هیلاک بکەین و خەڵکی کوردستان ئەبێ بە چاکسازی ڕاستەقینەوە بێ باشترکردنی گوزرانیان پاداشتی قوربانی و ماڵوێرانەکانیان بدەینەوە. زۆر سپاس بۆ کاکاروانیارەوەست کاندیدیا و پەیمانی کوردستان کە لە کەلار لەگەڵمان بوویە ڕاستپاس بۆ دکتۆر ئەمیرنامی ڕامۆسای زانکۆ کە جەنابیشیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانن. بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقێم شەی پانۆراما پێشکەش کرا ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.